لە بارگای ئەنجومەنی سیاسی وەفدێکی باڵای کۆمەڵی ئیسلامی بە سەرۆکاتی محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی پێشوازی لا وەفدێکی کێتی نیشتیمانی بە سەرۆکاتی حاکم قادر حەمەجان ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی و حیزبە کرد. لەسەر ناوڕۆکی کۆبوونەوەکە کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی وتی گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتی عێراق تەوەرێکی کۆبوونەوەکە بووە. هاوکات نەشی شاردەوە کە لە بەغدا پارتی و یەکێتی زیاتر شەڕی بەرژەوەندەکانی خۆیان دەکەن. بەڵام بۆ پاراستنی یەکریزی کورد کۆمەڵی ئیسلامیش نوێنەری بۆ وەفدی دانوستانی هەرێم دیاری کردووە. ئێمە لە کۆبوونەوەیەکی دۆستانەدا ئەندێ پرسی دێن خۆی هەرێمی کوردستان و پێکێنانی حکوومەتی عێراق وەفدە کوردی کە لە بەغدایە تەوەرێکی باسکردن بوو. وەشزانین برادرانی یەکێتی و پارتی لەوێ داکۆکی زیاتر لە مافەکانی خۆیانەکەن وەکو حزب، بەڵام ئەوان و ئێمەش لەگەڵ ئەوە هاوڕاین کە مافە نەتەوەیەکانیشمان بپارێزین. ئێمە کە پشکمانیە لە بەغا و دووریشە پشکمان هەبێ، پێم وایە بەشداری ئێمە تەنها بۆ پاراستنی یەکریزی دەنگی کووردە. لای خۆیەوە حاکم قادر حەمەجان ڕایگەیاند سەردانی لایەنە سیاسیەکان بۆ یەخستنەوەی نێوماڵی کوردیە، چون یەک هەڵوێستی لایەنە سیاسیەکان بۆ بەدیهێنانی ئامانجەکانی گەلی کورد پێویستە. ئامانجمان لە سەردانی ئەم سەردانەمان بۆ لای هەموو لایەنە سیاسیەکانەوەیە کە هەموو لایەنە سیاسیەکانی ئەمڕۆی کوردستان پێویستمان بە ڕێخستنەوەی ماڵی کووردە. پێویستمان بەوەیە کە هەمومان کە تەئکید دەواکەینەوە کە یەکریزی گەلەکەمان، یەکریزی حیزبە کوردستانیەکان، ئەرکێکی نیشتیمانی، ئەرکێکی نەتەوەی ئەم خۆناغەمانە بە تایبەتی هەم بۆ باڕ و زروفی عێراق و هەم ناوچەکە هەم هەرێمی کوردستانیش. محەممەد حەکیم ئاماژەی بۆش کرد ئێستاش گلەییان لەسەر نەعەدالەتی دابەشکردنی پشکەکان هەیە کە لە ڕابردوودا هەموو لایەنەکان پێکەوە شەڕیان لەسەر پشک و پێگەی هەرێم لە بەغدا کردووە، بەڵام دواتر پارتی و یەکێتی هەمویان لە نێو خۆیاندا دابەش کردووە. بەڵێ گلەیمان هەیە، گازندەمانەیە لەو ڕۆوە کەم لایەنە سیاسیانە دائیمە چین بەیەکەوە شەڕەکەین و توێژەکەین لەگەڵ شیعەکان لەگەڵ سونەکان، بە دواتر پشکەکان عادلانە دابەش ناکرێت، چکە پشکەر وەزیر نییە، من کاڵم پشکمان نییە، نیمانە لە مدیر عام لە بریکاری وەزیر کامانە هەیەانە برادرانی یەکێتی و پارتی و هەندی حزبی تریش بە حەقیقەت لەو ڕۆ پشکی خۆیانیان کە وجودیانە بۆ لە بەغا دابیر کردووە. بەڵام ئێمە یەک داوامان هەیە و نوێنەریشمان لەوێ کە تەواجودی هەیە، دوێنێش کۆبنەوەیان کرد، ئەمڕۆی کۆبنەوەی تر هەیە کەویش ئەوەیە ئێمە مافە نەتەوەیەکانمان وەکو کورد لەوێ پارێزراو بێت، جا بە بەشداری ئێمە ئەوە زیاتر بێتە دی بەشدارە بووینە و بەشدار بووینە. کۆبوونەوەی کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی لە کاتێکدایە پرسی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق بە سەرۆکاتی محەممەد تۆفیق عەلاوی پرسی گەرمی شەقامی سیاسی عێراق و کوردستانە و بۆ ئەو مەبەستەش وەفدێکی لایەنە کوردستانیەکان لە بەغدان. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.